سەرەتا پێم خۆشە پێتان بڵێم لە ماوەی ئەو 12 مانگەی ڕابردوو وەکو هاتنی گەشتیاران بۆ سنووری پارێزگای سلێمانی زیاتر بووە لە 1,500,000 کەس. 1,500,000 کەس لە ماوەی ئەو 12 مانگە ڕویان کردوێتە سنووری پارێزگای سلێمانی. و ئەگەر هەر گەشتیارێکیش $200 سەرف کرد بێت لە ماوەی ئەو 12 مانگەی کە ئەو 1,500,000 کەسە ڕویان کردوێتە پارێزگای سلێمانی کە ڕەتی $200 بکەیت دەکات $300 ملیۆن کە ئەمە بۆ دەخل و کاسبکارانی شارەکە بەڕاستی مای خۆشحاڵیە کە ئەم داهاتە بۆ گیرفانی هەموو کاسبکارێک بووە لە شارەکە لە عارەبانەیە کە چا ئەفرۆشێک لە گوڵەبە ڕۆژە فرۆشێک لە سایق تەکسیە کە باسمان کرد هەتا ئاگاتە وتێلێکی 5 ئەستێرەوە. ئێمە بۆ چالاکیەکانیشمان بۆ ئەم ساڵ سنتەرێکی ئینفۆرمەیشنمان هەیە، سنتەرێکی زانیاری کە پێش هەموو بۆنەکان بۆ بەرچاوڕوونی گەشتیاران سنتەرێکن بە هێڵێکی مۆبایلەوە کە لە بەرامبەر پاڵاس سلێمانی پاڵاس هەموو بۆنەیەکی سەری ساڵ جژنەکان نەورۆز ئامادە بن بۆ پێشکەشکردنی زانیاری و پرۆشەر و ڕێبەری گەشتیاری و نەخشەی گەشتیاری بە گەشتیارانمان. سەبارەت بە داهاتی گەشت و گوزار کەمایی خۆشحاڵیە، ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی لە ئاستی هەرێم وەکو داهاتی گەشت و گوزار لە پلەی یەکەم داین کە ئەم ساڵ لە 4 ساڵی ڕابردوو ئەتوانم بڵێن ڕێژەی داهاتی گەشت و گوزاری سلێمانی زیاتر بووە و لە پلەی یەکەمدا دێن لە ئاستی بەڕێوەبەرایەتی گشتەکانی هەرێمی کوردستان. ئێمە ئێستا باسێکی کەمانێ 1500 دەرچووی گەشت و گوزار ناسانمان هەیە کە ئەوانن لە بوارەکانی ئامادەیی پەیمانگا زانکۆ کە دەرچووی بواری گەشت و گوزارین. ئێستا پلانێکمان داڕشتووە و دەستمان کردووە بە جێبەجێکردنی و خەڵکیشمان دامەزراندووە، ئەویش ئەوەیە کە لە پارێزگای سلێمانی 1450 شوێنی مۆڵەت پێدراومان هەیە کە مۆڵەتی گەشت و گوزاریان هەیە. کردومانە بە مەرج کە هەر شوێنێکی گەشتیاری لە سەرەتای ساڵی نوێەوە مۆڵەت دەربێنێ یاخود مۆڵەت نوێ بکاتەوە، پێویستە لە 130 کارمەندەکانیان لە دەرچوانی ئامادەی گەشت و گوزار پەیمانگای گەشت و گوزار دەرچووی زانکۆی بەشی گەشت و گوزار بێت و خولێکی 3 ڕۆژیان بۆ دەکەینەوە کە لە 2021دا خولێکمان کردوێتەوە. ئێستا تیمێک ئامادەیە بۆ دامەزراندن و چەند کەسێکیشمان دامەزراندووە و لە ساڵی 2022 هەوڵە دەین ئەو 1500 کەسە جێگا بکەینەوە لە شوێنە گەشتیارەکان کە ئەڵێن دامەزراندن دیارە لە کەرتی تایبەتە، بەڵام مۆڵەت و نوێکردنەوەی مۆڵەتەکان ناکەین ئەگەر 130 دەرچوانی ئەو سێگە دەرچوانەوەتە ئامادەی گەشت و گوزار پەیمانگا زانکۆی تێدا نەبێت. ئەمە هەلی کارە، مەبەستمانە ئەو ڕوحەگەرمە دەرچوەکانی خۆمان هەم بە شێوازێکی زانستیانە شوێنە گەشتیارەکان و بە شێوازێکی شارەزایانە و پرۆفیشناڵی شوێنەکان بەڕێوە بڕۆن لەلایەنی کەسانی پسپۆڕەوە و هەم سازدانی هەلی کارە بۆ بژێوی کوڕ و کچەکانی خۆمان کە خوێندن تەواو دەکەن.